ڕێکخراوی خانی کۆڕێکی بۆ مستەفا غەفور لەبارەی زمانی کوردی و هەروەها گرفتەکانی زمانی کوردی ڕێخەزوە لە سیمینارەکەدا یاخود لە کۆڕ و کۆبوونەوەکەدا بێگومان بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە ڕووناکبیرانی کورد و مامۆستایان دەربارەی چەند لایەنێکی بواری وەرگێڕان کرا و بە تایبەتیش ئەو گرفتانەی کە دێنە پێش وەرگێڕ لەگەڵ ئەو بابەتانەی کە پێویست دەکات لە داهاتوودا لەباری وەرگێڕانەوە قسەی لێوە بکرێت. بە ئامادەبوونی ژمارێک لە نووسەران و ئەدیبان ڕێکخراوی خانی کۆڕێکی لەبارەی زمانی کوردی و گرفتەکانی وەرگێڕان بۆ نووسەر و ئەدیب مستەفا غەفور ڕێکخست. لە کۆڕەکەدا نووسەر باسی لە چەند لایەنێکی بواری وەرگێڕان کرد، بە تایبەت ئەو گرفتانەی دێنە پێشت وەرگێڕان و ئەو بابەتانەی کە دیاری دەکرێن. لە بەشێکی تری کۆڕەکە گفتوگۆ لەبارەی دۆزینەوە و دەستنیشانکردنی ئاستەنگەکان کرا تا بتوانرێت نووسەرانیش ڕۆڵی خۆیان لە دیاریکردن و وەرگێڕانی نووسینەکانیاندا هەبێت. لەم کۆڕەدا من وەکو خۆم دەمەوێت پەنا بۆ هێندێک ئەوە ببەم یا هێندێک خاڵ ڕوون بکەمەوە کە لە وەرگێڕاندا تەنانەت لە نووسینیشدا دێنە بەردەستمان. لەوانە جۆرەکانی وەرگێڕان کە لای من چەند جۆرینی وەرگێڕانی یەک جۆری هەیە بەڵام خاوەنی پرینسیپە. ئەمە خاڵیشیانە کە دەیمە باس بکەم. خاڵەکەی دیکەشیان جۆری کاریگەری خاڵبەندی چ لەسەر لە وەرگێڕاندا چ لە گەیاندنی مانادا چ لە ڕێخستنی ڕستەدا ئەمانە هەموو کاریگەر دەوێت ئاماژەی پێ بکەم. خاڵێکی دیکە کە لێمدا من زۆر بە گرنگی دەزانم وەرگێڕان لە زمانی دووهەم و سێهەمەوە کە پێم وایە کەوای لێهات ئەو بابەتی کە تۆ وەرگێڕاوە لای خۆمان پشدەریان دەڵێن دەبێتە خەیشێتی تۆ بێ لە زمانی فەڕەنسیەوە بکرێتە عەرەبی لە عەرەبیەوە کرا بێتە فارسی تۆ لە فارسی و بیکەی بە کوردی ئەمە کارەساتی لێ دەکەوێتەوە.